جارێکی تر سڵاوتان لێبێ ئازیزان گەڕێنەوە بۆ تاواکردنی بەشی دووەمی گفتوگۆی پایتەخت کە تەوەری سەرەکیان بەرنامەیە وڵاتانی ئیقلیمی چیان دەوێت لە پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان. پێشەوەی بچمەوە لای میوانە بەڕێزەکان با پێکەوە ئەم ڕاپرسیە ببینی. مفاهمه باش هرم کردستان ور بگیریدن دفشارکی خیت اثر هندک لاینا بس نه پیراده که حسا کوی مترسیدار بیتن بو هرم کردستان کارتی کردن الاشتیا کمالایاتی هرم کردستان بکردن. دیسان خاله هر گرنگ او خاله عبوریه و خاله انتماءات سیاسیت ده حزب اسلامی سیاسی بدولة دورو بروا کو هندک برجواندی هندک خط تایبت هین نشین جدر باز بن هر کارکی وان الهرم کردستان و الالی عبوری جیوا ایران و ترکیه بتایبتی کو گل تکلین عبورین گل هر دو پارتن سرکی هینا پارتی کتی اوجی بی برچاف ورگرتن اوان برجواندیا تکلیت وان ناینا سر راست کرن. تأثیری که راست و خوی ایران و ترکیه بدیاری کراوی با هرمی کردستان که دو دولتی گورن و سنوری دو درجان لگل هرمی کردستان هیا لسر هاوکش سیاسی کانی ایره هیا و زور جار زۆرتر لە هێزە ناوخۆکان و ململانە سیاسیەکانی ناوخۆ بابڵێن ویست و ئیرادەی ئەوان بڕیارەدا کە دوجار چی ڕۆیە لە کوردستان. هەلومەرجی عێراق یعنی هەلومەرجێکی بە جۆرێک کەوتوێتوانێت کە ڕێگایەت بە وڵاتانی ئەقلیمی کە تەدەخولکن لە شئونی عێراقەوە پێکاتە سیاسیەکان لایەنە سیاسیەکانیش بە جۆرێک دابەشبوونێک دابەشبوون بەسەر شیعی و سونی و وڵاتانی ئەقلیمیە کە ئەمە جارێکی تر ڕێگا خۆشکەر بۆ بۆی کە وڵاتانی ئەقلیمی تەدەخولکەن. ئەوەی کە زیاتر تەدەخولەکە ئێران و تورکیا و ئەمریکایە بە دەرەجەی یەکەم و وڵاتانی خلیجیش بە دەرەجەی دووەم دێت. جارێکی تر سڵاوتان لێبێ. کاک شادمان بابێمە لای تۆ بپرسم ئایا وڵاتانی ئیقلیمی ئەتوانن فشار بکەنە سەر پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی هەرێم؟ بەپی ئەو ئەژمونەی کە هەیتیان و ئەو تاقە و توانایەک هەیتیان بێگومان دەتوان خۆتەوە مەسەلە ئێستا لە هەرێمی کوردستان لەکوێ دەبێت واقعیت جوگرافیەکەی خۆت بخوێنیەوە. یعنی بەیانی سبەینێکە تورکیا یەک ڕۆژ دەتوانیتن بە ئەنواعی شێوە فشار لەسەر بێخی ئێران دەتوانیتن هەمووی دەتوانیتن بای خۆی بەڵام ئایا مەسەلە تۆ چەند دەچێت ژێر ئەو کاریگەرە ئەو کاریگەرە ئەویش بخۆی ئەویش بچینە لەوانەیە ئێستا ئەوان جاران بەرژەوەندی خۆیان لە کۆمەڵێک نفوذ و کۆمەڵێک معادلاتی سیاسی هێزی چەکدار و ئەوانە دەبێتیتەوە لەسەر سنوورەکان جۆرێک لە گروپیان دروست دەکردیان مەسەلە جاروە بوو لەولایە کۆمەڵێک یارمەتی پارتیان دەدا لە دۆی باڵانسی یەکێتی دەکەنیان یەکێتی بەڵام ئێستاکە بەرژەوەندەکانیان بۆتە ئابووری مەسەلە ئێستامە من لە 2000 چوومەتە وەزارەتی خارجیەی تورکی لە 2005 و 2006 ئەوان خۆیان دەڵێن ئێمە لە دوای ئەڵمانیا دووەمی شەریکی گەورەی تیجاریمان عێراق لە عێراقی شێنرێ ئەوان دەڵێن باکووری عێراق بە سەراحەت ئەوان بچینە ئێستاکە بەرژەوەندەکان ئەلێ لەو شێوێ ئێرانش بە هەمان شێوە ئێرانەکان ئێستا نزیک بە 7 میلیارد بەرژەوەندیان ساڵانە هەیە تورکەکان زیاتر لە 12 تا 15 میلیاردیان هەیە. ئێمە ڕقەمێکی گەورەیە. ئێوە پەیوەندیەکانە بنەوە بۆ ئابووری زیاتر بەڵام ئەوەی کە ئەبینرێت پەیوەندی سیاسیەکانیش کاریگەری ئەم وڵاتانە لەسەر هەرێمی کوردستان دیارە. باشە ئێستا بۆچی لە کاتی پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئێران داوەتنامە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەنێرێت بۆ ئەوی بچێت تۆ نەگەڕێتەوە ئەکەم خۆ سیاست بندڵێ ڕۆژگارێک ئەوە سیاسەکان بەرژەوەندەکان ئەوە بەهێزی چەکدار و بەو گروپە ئێستا تۆ هەتا سیاست ڕێک نەکەوێت و سیاست سەقامگیر نەبیتن بەرژەوەندی ئابووریش بەقووەت نابێت. ئێستاکە بەرژەوەند سیاستەکە لەوەیە لە بەرژەوەندە ئابووریەکەدایە کەوان بەسەر پرۆسی سیاسی بەسەر ئێستاکە دامی هیچ گروپەک ناکەن لە سنوورەکان. مثلا ئەوان حەز دەکەن ئێستا لەم وەختەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناو زۆنێکی پڕ لە کێشە و ئاژادە تورکیاش و ئێران حەز دەکەن ئەلێرکانە ئەم ئیستقرارە ببینێت کەلەوە بەرژەوەندەکان ئەلێرەیە. تۆ بەرژەوەندی زۆر ئاساییە مثلا نمونە ئێران و ئەمریکا هەردووچیان بەرژەوەندیان لەوە بوو کە عێراق استقرار بکاتن و ئەفغانستان استقرار بکات. لە 2008 سەفیرەکانیان لە کابول و لە بەغدا پێکەوە گفتوگویان دەکرد بەڵام لامان کاتدا لە جنوبی لوبنان و لە حەماس لێوێندەرەکە شەڕیان دەکرد. زۆر ئاساییە لە کۆمەڵێک شوێن تۆ بەرژەوەندەکان لێرە هاوبەشە دێ عیلاقات و پەیوەندێکی باش دروست دەکەی لە کۆمەڵێک شوێن بەرژەوەندەکانت ناکۆکە دەچی لێوێندەرەکە لەوانەیە شەڕ بکەیت. ئەمە ئاساییە. ئێران لەوانەیە لە هەرێمی کوردستان کە بەرژەوەندێکی باشیان ئێرانەکان ئێستا وەزعیان دۆخیان خراپەوە لە هەمان کاتدا ئەم پەیوەندی مێژوویەی کە یەکێتی لەگە ئێران هەیتی لەوانەیە وای بە باش بزانن دوو قسەی خێر بکەن. وەڵامی پرسیارەکە با بە شێوەیەکی کە بیکەم کەواتە ئێستا ئێران چی لێک
یەکێتی ئێوێ بەشداری حکوومەت بکە ئەوێ بە مەرجی ئێران بەشداری بکە ئەوێت یارمەتی یەکێتی بدا بۆی بەشداری بکە لەم دۆخەدا لەم قۆناغەدا حتممە شتێک دەکە ئێران کە بەرژۆندی خۆی تێدا ڕەچاو بکە حتمما بچینە لەوانەیە ئەگەر بەرژۆندی ئێستا کە لەوە بخوازیتن کە هیچێتی هیچ سوودی نما لەوانێتەوە هەر لێشی نەپرسیتەوە حتمما خۆتۆ کە وەکو کەسێک وەکو فەردێک کاتێک کە شتێک دەکەی دایمە یەکەم جا بەرژۆندەکەی خۆت ڕەچاو دەکەی دووەم چۆن دەجولێنی بچینە لەوانەیە ئەوانش بەرژۆندیان وا بخوازیتن چۆنە ئەنی بەرژۆندەکان ئەو قووەی یەکێتی چەند دەتوانیتن لە ساحەکەدا ئەکتیو بیتن بۆ ئەوەی کە ئەوان دەیانوێت ئێستا بەرژۆندەکان چۆنە لە هەرێمی کوردستان ئەو ئیستقرارەیە ئەم مانەوەیە چۆنیە بۆ شێوەیە لەوانەیە بەڵام باید چەند یەکێتی دەستێتە ژێربار ئەوە دێت وەکو کاک بەرزۆ باسی کرد سیاسەتی هەڵەی یەکێتی و پارتیە کە ئێستا ئەم وڵاتانە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ ئەم نازم کاک بەرزۆ ئەو قسە دەکات سیاسەتی هەڵە تۆ چەند لە تااقەتدا هەیە تاقەی تۆ چەندە تاقەی تۆ زوانی باسی دەکەی خاڵە لاوازەکان باشە باش خەڵام لەو 20 ساڵی ڕابردوو چەند هەوڵ داوە خاڵە لاوازەکان بەرەو بەهێزی بێت کاکە جان من دەڵێم حەزەکە بێک شت بێورم تۆ هەندێک شتێ واقع دێتە گۆڕێ واقع کەی دەیگۆڕی ئومنیەت شتێکە کەی دەیگۆڕی تۆ هەر زمان لە گۆڕان لێ کەی دەیگۆڕی واقع ئەوەی تێدا هەوڵێ کاکە جارە تۆ واقع ئێستا تۆ ساڵی 2004 من دەڵێم یەکێتی هیچ علاقەتی لەگە ئێران نەبوو ئێران لە حدودەکان یعنی یارمەتی بزنەوەی ئیسلامی دەدا ئەوە دەبوو ئەو کاتە پاییزی 2004 وەفدێکی باڵای یەکێتی بە سەرۆکایەتی کاک نوشیروان چوونێ ئێران 15 ڕۆژ لە ئێران بوون هەر ئەوەندە علاقاتەکە ڕێک بێخنەوە چکە تاکە ئەتوو پێویست پێ بوو هەندێک جار مەسەلە تۆ لە کاتی خنکانە دەست دۆ چڵە پوشیش دەبێت تۆ علاقاتت کردێ ئێستا نا لەسە من نام لە کاتی علاقە خنکانە وەڵام ئێستا کە خۆ واریدا خۆت و وەفدێکە دەچیتە ئێران و ئێرانیەکان کۆمەڵێک بەژنێ تۆ نمونەی لوبنانم بۆ هینا تۆ من نمونەی مسرم بۆ هینا لەگە ئیخوان سعودیەکان و قەتەریەکان لە چەند شوێن لە سووریا هاوبەشن لە بۆ دژاتیکردنی ڕژێمی بەشار ئەسەد بەڵام فەرموو لە مسر چ بەیەک دەکەن باشە دەستخۆش کاک فەرحانیانی وڵاتانی ئیقلیمی چۆن ئەتوانن فشار بخەنە سەر ئەو پارتە سیاسیانی هەرێمی کوردستان بۆ دامەزراندنی حکوومەت یعنی ئەو فشارە لە بەرژەوەندی وڵاتەکانی ئیقلیمیە بێت یاخود بە نەتیجا گەڕێتەوە بۆ بەرژەوەندیخان خۆی سروشتی پارتەکە ئەو بڕیارە ئەدابزانن حکوومەتێک لە دەرەوە یان وڵاتێکی ئیقلیمی چەند هەژمونی بەسەر ئەو پارتەوە هەیە ناتوانین هەموو وەکو یەک حساب بکەین پارتی من وەکو پارتی قسە دەکەم پارتی هیچ هەژمونێکی حکوومەتێکی دەرەوە لەسەر پارتی نییە چۆن کابینە تەشکیلەکە لەگەڵ کێ تەشکیلەکرێتن نیتی بە هیچ نیتی نێچیری کابینە حوتەم بڕیار بوو ئەو پیاوەی ڕئیس سەرۆکی ئەوەیە زێرەڤانیە فەرماندەی زێرەڤانیە بە هیچ شێوەیەک ئەمە نەبووە عەزیز وەیسی بە هیچ شێوەیەک وەزیری ناخۆ گوتیان تورکیا بە هیچ شێوەیەک ئەمە قسەی ڕۆژنامە نووسەکانە و قسەی ڕۆژنامەکانە بە هیچ شێوەیەک بڕیار نەبووە ئەو برادەرە بکرێتە وەزیری ناوخۆ بڕیار نەبووە بەڵگەت هەیە بوو بڕیار بوو بیتن قسەیەکە و دەکرێت تەقریر بخۆی دەنووسیتن هەژمون نییە بە هیچ شێوەیەک لە دانانی وەزیر لە دانانی ڕئیس وەزەرا لە پەیوەندیکردن لەگەڵ حەزبێک لە کابینە تەشکیلکردن هیچ پەیوەندێک نییە شەڕەکان تورکیا دەوری بینی لە چێ دەردەوری کاکە 97 و 98 مان ئێستا باسی ئێستا دەکەین شەڕی ناوخۆ بووە تۆ بڵێ ئێستا بڵێ بە هیچ شێوەیەک پارتی لەو بینی بە هیچ شێوەیەک پارتی بە تاقی تەنیا من مەسئولم لە قسەی خۆم پارتی بە تاقی تەنیا هەژمونی هیچ کەسێکی بەسەر راوخۆی پارتی وەنیە بەسەر بریاری پارتی وەنیە بەسەر وەزیری پارتی نیە پارتی هەر کەسێک من دەزانم عەزیز ئەو برادەرەی تۆ باس دەکەی نەکرێتە وەزیری ناوخۆ ئەسڵەن پارتی با پێدەم پارتی عیلاقاتێکی پراگماتیکی زۆر تۆ تەماشایکە مەسەلە لەگە ئەنواعی دەوڵەت ئەو عیلاقاتە پراگماتیکی زۆر جار بە ئەوەی وای بەکارهێنا زۆر پەرلەمان ئەوەی نقطەی نظام گەڕێ تەماشای دەڵێ عیلاقەی پراگماتی کاک شادومان تۆ دەزانی پراگماتی یعنی چی ئەیکەواتە عیلاقەکەمان پراگماتیە هەکەواتە خۆت وەڵامی خۆت داوەکە بەڵێ عیلاقەی پارتی عیلاقەیەکی پراگماتیە عەزیزم کەواتە عیلاقەی پارتی پراگماتیە کاکە شادومان نا بە هیچ شێک مادام تۆ خۆت مەسەلە حزبێکە بچینە دەرێ لە مەسەلە سیاسیەکە فعلا عیلاقەکەمان پراگماتیە قسەی ڕاستە بەڵام دەبێت بزانین معنای پراگماتی چییە ئیمە پراگماتیە تۆ خۆت دەڵێیت با لە مەسەلە سیاسی حزبەکە بچینە دەرێ من کاک فەرحان تۆ وەکو هاونیشتمانی شەرێمی کوردستان وەکو هاوڵاتێک تۆش دەتوانین جواب بدەیەوە بەڵام با کاک فەرحان جواب بدەیەوە دەتوانی پێم بڵێ ئاستی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا لە چ چوارچێوەیەکە و بە پێی چ پرەنسیپێکە
ئاگداری بەپێی پرەنسیپی بەرژەوەندی هاوبەشە لەکوێ بەپێی پرەنسیپی بەرژەوەندی هاوبەشە بەپێی یەک حاڵەتی سیاسیم پێ بڵێ یەک پرۆسی سیاسیم پێ بڵێ هەرێمی کوردستان توانی بێتی کاریگەری لەسەر چۆن دروستاکە بەپێی احترامی متبادلە بەپێی بەرژەوەندی هاوبەشە بەپێی علاقات اقتصادی و سیاسیە ئەو تۆ ئاگداری بە علاقاتەکان لەسەر ئاستێکە بڵێ تەماشەکە ئەو تەسیراتی ئەوەی ئێمە لەسەر تورکیامان کرد وای کرد پرۆسی ئاشتی لە تورکیا بەرهەم بهێتن کاریگەری ئێمە بوو بۆ ئاگاداری تۆ تازە دەبوو ئێمە چۆن دەتوانین کاریگەریان بەسەر دروستکەین ئەوە لە ڕێستەکە باسی ئەوە مەکە بە باسی ڕێخەری بزوتنەوەم گۆڕان کرد کە دۆ چۆن دەتوانی ئەوە بکە بەڵێ ئێمە پرۆسی ئاشتی لە ئەنجامی علاقاتی ئێمە و تورکیا بەرهەم هاتووە ئێوە وەکو چێ ئەوکو پارتی ئاگربەستی پژاک و ئێران لە ئەنجامی تەسیراتی پارتی لەسەر ئێران کەواتە ئێمە توانین مادەم باسی پژاکت کرد مەڵێک نەک ئەو پەیوەندیانیان عفوم دەکەین نەک ئەو پەیوەندی پارتی وێچێتی ئەو پەیوەندیانیان بەخرا بەکارهێناوە بۆ ناو گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان تەنانەت بۆ پارتیەکانی دیکە هەرێمی کوردستانی زۆر بەداخەوە پارتی لە سیاسەتەکانی تورکیا نزیک بووە یەکێتی لە سیاسەتەکانی ئێران لەوێ شاورتان داوە مەسەلەی کوردی درزی بخەنە ناوێ دووکەرت و سێکەرتیکەن بەوە چ دەڵێ بە هیچ شێوەیەک ئێمە ئەو حزبتان دروست کردووە ئێمە ئەو پەیوەندی بەکارمان هینا بۆ بەرژەوەندی کوربان بەکارهێنا تۆ وا دەڵێ وانە کاکە ئەو خەڵک وە دەڵێتن پارتی دەست وەرداوەتە کاروباری خۆراوەیان نا چۆن بەرنادەتە خۆر ئەوە دەستی خەڵکە ئەو هەموو خەڵک حکومەتی هەرێم دەبێت تعاملکە نەک پارتی سەرۆکی هەرێم مەسئولە لە کورد لە ڕۆژئاوا لە تورکیا لە ڕۆژهەڵات لە هەمووی مەسئول بەچی ئەو قسەی زۆر نایاساییە کاک فەرهان بۆچی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق بەرپرسە لە پاراستنی هەر کوردێک لە هەر منیش بەرپرسم وەکو کوردێک تۆش وەکو کوردێک بەڵام ئەو قسەی زۆر وەکو کورد بەرپرسە لە ڕژنی خوێنی هەر کوردێک لەبەر هەندێک سەرۆکی هەرێم استعدادی هەبوو بچیتە ئەوێ هێز بنێری دیفاع لە کورد قانونی سەرۆکی من باسی ئەوە کە التزاماتی هەرێمی کوردستانی عێراقا ئەوە من زۆر لە ئێعلانی پارتی سەرۆکی کوردستان نەمان بەرەوە عێراق مادەم احتراماری بەڵام ئێستا ئێمە بەپێی قانون بەپێی دەستور ئیقلیم کوردستان في عێراقا بەپێی دەستور خۆمان دەستورمان یەک پرسیارێکم هەیە بازەخ لە سەرۆکانت نەکەین مادەم احترامی متەبادلە ئاستی پەیوەندیەکان تا ئێستا نەمانتوانیوە بگەین بەو حاڵەتەیە کە ئەو سەردانانە دەکرێت فەرمیەکان عالەمی کوردستان دامدرێت ئاڵای کوردستان دامدرێت فەرمو سەرۆخان باش ببوورە کاک فەرهان ئێوە باس لەواکەن کە پەیوەندیەکان ئێوە کاریگەریتان هەیە لەسەر تورکیا ئێوە کاریگەریتان هەیە لەسەر ئێران چۆن ئەوان هەیتە ئێمە شەیتمان بەڵێ چۆن ئێوە توانیوتانە ئەو کاریگەریتان هەبێت لەسەر وڵاتێکی وەکو تورکیا ئێوە کە حیزبێکن لە هەرێمێکە لە وڵاتێک کە ناوی عێراق ئێمە حزبێکی دەسەڵاتدارین حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی ئێمەیە حکوومەتی ئێمە و یەکێتیە لی مەسئولین کەواتە ئێرە منتەقەیەکی گرنگە ئێرە خاوەن نەوتێکی زۆرە خاوەن سامانێکی گرنگە بەشێکی گرنگی عێراقا کە دەتوانی کارگەری لەسەر عێراقبی بۆیە ئەوان ناچارن تەعامل لەگەڵ ئێرە بکەن بۆ پێشنەوەتە دەوەژبێ ئەوانیش کاریگەریان هەبێت لەسەر سیاسەتی ئێوە کاریگەری هەموو شتێک کاریگەری هەرێم ئەگە بە ئیجازت کاریگەری هەرێم ئەمە باسمان کرد دوو شتەیە ئێمە مەسەلا تموحی ئێمە ئەوەیە کە زۆر جاریش پارتیش و یەکێتیش وەکو هەم سەرۆکی کۆمار هەم سەرۆکی هەرێم هەم سەرۆکی حکومەت هەوڵیاندا مەسەلا نووسینگەکەی ئەنقەرە بکرێتە نووسینگەیەکی حکوومەتی ئەنقەرە قبوڵی ناکە ئەو بەخۆی قبوڵی ناکە تورکیا دەزانن دوانی تێڕوانی تورکیا دەبێت ئەوە دێت ئێرە مەسەلا ڕئیسی وەزارای تورکیا هاتە ئێرکوان لە پێ نابژێت بەڵام ئەگەر لە کەلیمەکەی تەمەشاکەی مەسەلا نەیگۆ مەسەلا باکەوەی کە بەڕێز سەرۆک وەزیران بەس ئەوەندەی گوت مەسەلا نەیگوت سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان تەماشاکە تۆ بەسەر ئەو بەس ئەوەندەی گوت دەرێت سەرۆک وەزیران مەسەر لە ئێستا لە تەرەتە شەش لە ئیخباری سۆرانی دەرێت سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق بەڵام لە ئیخبارەکانی تر مەسەلا بڕۆ تەماشاکە بەس دەرێت سەرۆکی هەرێمی حکوومەتی شیمالی عێراق مەسەلا ئەوە ئەشتە کاریگەری هەرێم لەسەر مەسەلا کاریگەری هەرێم کوردێکی زۆر هاتە ئێرە دێتن لە بۆ ئیش لە بۆ لایانی فەرهەنگی لە بۆ ئەوانە هەموو ئەو وەزعات توانیت تا ڕادێک ئەم کاریگەریە فەرهان دەڵێت ئەوە پارتی بوو لەگە ڕێزمدا بەحترامەوە ناتوانانی برێوەکە بەڵام دەکرێ برێ هەژمونی هەرێمی کوردستان استقراری هەرێمی کوردستان اقتصادی هەرێمی کوردستان وای کردێ لە تورکیا پێویستی بەوەی بیتن هەنگاوی زیاتر بەتەنە دوایەوە کاک فەرهان لەوەش قەدر دەکاتن چکە بەرەوەی هەم ئیعلامی پەکەکەش و هەم ئیعلامیش کە مانجەلال دەورێکی باشی تێدا هەبووە لە مەسەلەی ئەم هەتاکە نەخۆش نەکەوتیە و هەتا ئەوەش وا بەکە نێچیروان بارزانیش مەسەلە دەوری هەبووە لە دۆسیەکە
ئەوانە ئەمەیە بەڵام ئەمە هەژمونونەکە کە دەبی برێ پاکێجەکە تەواوی هەرێمی کوردستان هەم گۆڕانیش فەزلی هەیە بەسەدا هەمیش ئەوانەش هەیە هەرێمی کوردستان ئیستقرارەش تێدا پرۆسەیەکی دیموکراسی ئەوجات و چەندی رازین چەندی رازیە دەستە پێش یعنی مچین ئەمە بەد لە تموحی من نەبی لە تموحی زۆر کەس نەبیتن کۆمەڵێک ئەشیا بەڵام باشە لە چاو کە تۆ دەوڵەتێکی وڵاتانی ڕۆژاوا دێن بەراوردی دەکەن لە چا ئەو دوورگە پڕ لە کێشە و قەیران و تەقینەوە ئەوانە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی باشە ئەوان پێ ئەجا باتوەتی تەوا دەکەم ئاخر جملە بەرژەوەندی ئەوان بەسەر لە هەرێمی کوردستان لەو پاکێجە لەو قالبە توانیتی کاریگەری لەسەر نەقەی نام دەرەخەقی بەرزۆی دێم خۆمە جێمە دەبەرز مەبەستم لەسەر چ دێتن بەسەر تورکیا هەستی بە مەسئولیت کردی هەستی بە مەسئولیت کردیە بەرژەوەندەکەی وا دەخوازیتن ئارامی لەسەر سنوورەکانە بی لۆچ کە پەکەکە بە هەرێمی کوردستان و بە پارتی وێچێتی زەبت نەکرا بە زەبت نەکرا هێزەکی گەورەیە وەرە ناوەندەی ناستڕیم و بەسەری تو سڕی آخر لەبەرەوەی ئەو پرسیارم لێ نەکرد کاک برزۆیانی پێشەن ڕۆژێک ئازاد جوندیانی سەرکردەیەکی دیاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ باشە بۆچی هێرباسی ئێرانەکەن سعودیەش زۆر جار ڕۆڵی هەبووە قەتەر هەیەی نازانم تورکیا هەیەی لە هەرێمی کوردستان بۆچی ئەوەی ئێران وازەق دیارە یەک عیلاقی بەنزیکی سنوورەکان هەیە دوو ئەمە لە ئەعلامەکانی ئۆپۆسیۆنی ئەعلامی ئازادی قسە لەسەر وڵاتانی عەرەبیش کراوە ئیمارات سعودیا مصر پێش ڕوخانەکە ئەوانە قسە لەسەر کراوە بەڵام ئەمانە زادەی چییە ینی من دەڵێم من قسەیەکم کرد برادران پێدەچێت زۆر باش تەفەهومیان نەکردوێ بە حکمی خەباتی ڕزگاری نیشتمانی و نەتەوەی ئەوەی کورد عەفوم دەکەی بە پێی جیۆپۆلیتیک و جوگرافیای سیاسی ئەم عیلاقانە لە سەرەتادا ئاسایی بوو ئاوها بێ بەڵام لە 20 ساڵی حکومڕانیدا تۆ نەتوانی شکۆ و هەیبەتی کوردی زاڵکێ بەسەر ئەو عیلاقاتە حزبیە کۆنەدا کە لە نێوان یەکێتی و ئێران پارتی و تورکیا و حزبەکانیکەش هەتا ئێستا بۆیە ئێمە قسەمان لەسەرەوەی ئەگەنە احترامی متەبادل دەبێ هەبێ لەبێ هەرێمی کوردستان دەبێت ئەو شتانە بێت وڵاتە عەرەبیەکانیش دەچێتە ئەو چوارچێوەیە کاکە یەک نمونەم بدەنێ من هیچم ناوێت هیچ قسەش ناکەم یەک نمونەم بدەنێ پارتی لەگەڵ تورکیا یەکێتی لەگەڵ ئێران عاملی کاریگەری بووبی نەک ئێران کاریگەری لێکردبی نەک تورکیا یعنی کارتێکەر بووبی کاکە تۆ لەگەڵ پەکەکە شەڕت کرد بزنەوەی گۆران 4 ساڵ گۆران 4 ساڵ دروست 4 ساڵ دروست بە بزنەوەی گۆران پارتی لە چورشەشەوە دروست بە 20 ساڵ حکومڕانی دەکات ئەوە ژێرخانی عیلاقەتەکان 4 ساڵ و 2 مانگە ئێدەتاوە لەگەڵ ئەم هێزا تۆ غەڵەتی گەیشتنی تۆ ئیمانت بەوەنی حزبی بێتە گۆڕ ئیمان بەفرە حزبی نییە ئیمان بەفرە حزبی نییە تۆ ئیمان بە ئیتفاق استراتیجی ئێساش لێگەڕێ پارتی حەزبیە بەشێک بوونە لە شەڕی ناوخۆ هەڵگی سێنانی سەبەبی شەڕی ناوخۆ بوونا عیلاقاتی خراپ پەیوەندی دروستکردن سەردان هەمووتان بەشی شێتان نەخێر هیچ جوان هەمووتان پشتی شێتان بەرەکەن ئەگەر وایە باسی شافم بۆ بکە وەکو گەورەترین خیانەتی نەتەوەیی باسی ئەو عیلاقە لە شافەفەم بۆ بکە لەگە تورکیا باسی ئەوم بۆ بکە باسی ئەوم بۆ بکە تا ئێستا لەو عیلاقاتانە پارتی نەیتوانی شکۆی کوردی هەیبەتی کوردی زالکە ناوخۆ بەشداری هەموو شتێکتان کردووە بەشێکی بزنەوەی گۆڕان 4 ساڵە دروست بە لە کاتی خۆشیدا پرۆژە و قسەمان هەبووە کە بەشێکی ئێستای گۆڕان لە نێویچێتی بوو قسەمان هەبووە پرۆژەمان هەبووە بۆ چاکسازی بۆ شەفافەتی عیلاقەتەکان جێگای نەکراوت هەندێک جار پارتیش لەوێش دەوری خراپتان هەبووە تەسیرتان بەسەر یەکێتی هەبووە لەوێشدا تەسیری خراپی پارتی بەسەر یەکێتی بۆی پرۆژەکانی ریفۆرم خۆزەکانی ناویەکێتی سەردەگرێ لەوێش پارتی دەوری خراپی هەبوو بەڵام بەداخەوە یەکێتی لەوێش لەژێر تەسیری پارتی کە باڵی تونڕەوی ناو یەکێتی چوە دەرێ لە بەرهەندی عیلاقەکان باڵی چاکسازی خواست باڵی تونڕە و چوە دەرێ لە ناوی بەڕاستی لە بەرهەندی عیلاقەکانی پارتی و یەکێتی زۆر نۆرمالە باڵی تونڕە و چوتە دەرێ ئێمە بابا کوردی کورمازی پێ بڵێن تۆ یەکێتی ئیتر بۆتان نەما ئەو کوردستانە لە بین خۆتاندا بەشە بۆ هێزی براوەینە ئێمە هێزی بەچی بە انتخاباتی هەزاران تەزویرتان هەزاران تەزویرتان ئێوەتان کردیتان یەک تەزویریشمان نەکردووە هیچ تەزویرتان نەکردووە هیچ تەزویرمان نەکردووە ئێوە باڵی تونڕە و چوونە دەرێ ناخێر باڵی چاکساز خواز شەڕ نەما شەڕی ناوخۆ نەما ئێوە ئیمانتان بە فەرە حزبی نییە ئیمانتان بە چاکسازی نییە هەمیشە دەتانەوێت کورد لە بەرامبەر ئەو وڵاتانە تشکیل بۆ ئیتفاق ئێستا ئێوە دژی یەکێتینە لە هەمیشە ئێوە دەتانەوێت کورد لە بەرامبەر ئەو وڵاتانەدا مواتنی ڕقم دوو بێت ئێوە فێرە مواتنی ڕقم دوو ئێمە فێر نین ئێمە میانگیری قبول دەکەین ئێمە سەردانی ئەو شوێنانە دەکەین بەبێ ئەوەی ئێمە وڵاتان کاک شادمان یعنی
حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی نەیتوانیوە عیلاقاتێکی وا دروست بکە لەگەڵ ئەم وڵاتانەیە کە ئێستا بە پی پرەنسیبێکی نێونەتەوەیی مامەڵە لەگەڵ ئەم وڵاتانە بکە و کاریگەری سەلبیان نەبێت لەسەر هەرێمی کوردستان. من برادران لە تەوەرەکان لا دەخۆی ئەسلی بکەبرێن کورد بۆ خۆی لە مێژوودا دەوڵەتی نەبووە دەوڵەتێک کە مثلا ئەم دامەزراوە هەبیتن کە دامەزراوەی چالاک و خەڵکی پرۆفشینال و خەڵکی پڕ کارامەی هەبووبتن لە سەرچی دیبلۆماسی ئەوەی هەبووە وەکو ئەوی حیزبەکان لە شاخ و لە کۆمەڵێک شتیان لە سوسونەکان کردی ئەمانێت لە نوێتویە کە دامەزرا هەسان ینی مثلا هەتا ڕادێک ئەو دەوڵەتانی بەتابەتی فەڕەنسا و ئەڵمانیا و ئەمریکا بریتانیا ئەوانە نووسنگەکانیان کردەوە نووسنگەی حکوومەتی هەرێم بوو بەڵام کە لە دوای شەڕی ناوخۆ دووبارە بۆەوە لێک جودا بووە نووسنگەکان بوونە نووسنگەی حیزبی ئەوەی کردە بەڵام دەگەڕێتەوە سەر دەگرێتەوە سەر ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستان سەراحەتەن ئێمە هەتا ئێستاکە ئەمە هەموو دامەزراوەکانمان دامەزراوەی تەواو تێکەڵ و نیشتیمانی نین هەر ئەو ئاسارە کۆنەی بەسەرەوە مایە هەتا عێراقیش مثلا ئێستا بڕۆ لە عێراق لە دوای ڕوخانی سەدام مثلا سعودیا تورکیا مصر مثلا هەموو دەوڵەتانە بە هیچ شێوەیەک سەفیرە قبول ناکەن کە سەفیرەکە شیعەبی ئەمە بڕۆ لە چەند شوێن ینی بینیومە ئەوانە ئەوەیە چات دوو مەسەلە ئێمە لە هەرێمی کوردستان لە ئێستادا وردە شتەکان بڵێ بەرەو ئەو ئاڕستن ڕۆچکە خەڵکی تروا پێگەیشتوانە بەڵام لە بەرامبەردا باشە 20 ساڵە من لۆتم باس کرد دەرم 20 سال لە نۆتویەکە تا نۆتوچار هەبوو شتێک هەبوو نووسنگەی حکوومەتی هەرێم لە دوای ئەو بۆ شەڕی ناخۆ چەند ساڵی خات هەتا 2005 لە 2005ەوە کە حکوومەت تێکەکرێتەوە لە 2006 ئێستا کۆمەڵێک نووسنگە دروست بیتەوە ئەو لە فەڕەنسا لە ئەمریکا لە بریتانیا لە ئەڵمانیا لە ئێران لە کۆمەڵێک شوێن نووسنگەی حکوومەتی هەرێم بووە بوویتە بەڵام ئەتو برێ پەیوەندیەکە ئەو پەیوەندێت تونند و تۆڵ و چالاکە بیترەوە نیە دەگرێتەوە سەرچی دەگرێتەوە سەر تاقە و هەژمونی هەرێم ئێستا هەرێمی کوردستان مەساحەتی بچکۆلە ئەگەر بێت و دامەزراوەکانی ئەوەندە دامەزراوەی ئەکتیڤ و بەتوانە و پڕ ئەوە بانە وەکو دەوڵەتێکی وەکو ئیسرائیل لەوانەیە ئەستا هەژمونەکەی هەرێمی کوردستان زۆر کاریگەرتر بایە لەسەر چۆن ئیسرائیل دەوڵەتێکی بچکۆلەی هەژمونی بەسەر زۆربەی وڵاتی زۆر گەورەی ئێستا بەشێکی هەرە زۆری دەوڵەتی ئەفریقی هەمووە لەژێر هەژمونی دەوڵەتی ئیسرائیلین يعني قەزەکەی دەگەرێتەوە تا تاقەیتەوە ئێمە هەرێمی کوردستان ئەم تاقەیەمان نییە کاتێک کە بەراوردی وەرە لە بیدایەوە باسی بەراوردی دامەزراوەی ئێران دەکەیت لە هەموو ڕۆکانی پێکاتی دەوڵەتەوەی فەرحان وتی کاک شادمان کە وتی پارتی دیموکراتی کوردستان توانیوێتی کاریگەری لەسەر تورکیاش و ئێرانیش هەبێت ئەی بۆچی حکوومەتی هەرێم ناتوانێت ئەو کاریگەری کاک فەرحان ئەو جملەی بەغەڵەت دەربڕیت کە دایبرێتن پارتی دیموکراسی دەیبرێتن قوەی هەرێمی کوردستان ئەو پاکەتەی کە هەرێمی کوردستان هەیەی ئەویش سەبەبەکە چییە سەبەبەکە کاریگەری ئابوووریەکانە کاریگەری استقرار و ئەمن و ئاسایش لە جیاتی من قسە مەکە من بەغەڵەت زۆر جوان درستم دەربڕیوە ناخر بۆ لە جیاتی من قسە بکەیت من با درستیم دەربڕیوە لی پەشیمانیش نیم من لی پەشیمان نیم کەواتە تۆ بەس من حەقم هەیە باسی پارتی بکەم کاک شادومان من نوێنەری باشە نوێنەری پارتی نیمە ینی بەڵام پێت کاریگەری تو لەسەر کوردستان ینی لەسەر تورکیا ینی بەس ئەتو توانیتت کاریگەری خۆت لەسەر ئەم پرۆسە ئێمە ڕۆلی سەرەکیمان ڕۆلی سەرەکیمان بینیوە کاک فەرحان کەواتە بۆچی پارتی توانیوتی ئەمە بکە حکوومەت نەیتوانیەوە بیکات ئەگەر پارتی خۆی بەشێکە لە حکوومەتە بۆچی نەیتوانێت ناکرێت لە جیاتی من بیرکەوە کاک شادومان ئێمە ناجاتیمان ئێستا تەوەری بەرنامەکە سروەخان تەوەری بەرنامەکە هەژمون کاک شادومان کاک شادومان قسە لەسەر حزبەکان بوو سروەخان تەوەری بەرنامەکەت قسە لەسەر حزبەکان بوو لە بیرمەکە گوتە هەژمونی وڵاتانی ئیقلیمی بەسەر پارتە سیاسیەکاندا باسی پارتەکان کرا باسی حکوومەت نەکرایە بۆ ئاگاداری باتێک بگەین لەوە مەوزوعادا هەر بەخۆ تەوەری بەرنامەکە ئەوەیە کاک فەرحان کاک برزۆ باسی مەسەلەیەکی وتی ئێوە وەک پارتی دیموکراتی کوردستان کە دەسەڵاتان بەدەستە لە هەرێمی کوردستان کە بەشێکی سەرەکین لە حکوومەتی هەرێم ئەم حکوومەتە نەیتوانیوە پەیوەندی نیشتیمانی دروست بکە لەگەڵ ئەو وڵاتانە بەڵام تۆ ئەڵەی پارتی کاریگەری هەبووە لەسەر وڵاتانە ئەی بۆم کاریگەری هی حکوومەت نییە بۆ پارتیە تەماشاکە ئەی قسە لەسەر ئەحزابەکان بوو پێشتر قسە لەسەر حکوومەت نەبوو ئێمە وەکو حکوومەت قسەمان نەکردن لە نوێنەری حکوومەتی و نە هیچیش و قسە لەسەر تەوەری بەرنامەش ئەو بەرنامە نەبوو بەڵام تۆ برێ ئێمە دەتوانین ڕێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان با قسە بکەین حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ڕێگە لە کاک نەوشیروان بگری سەردانی ئێران نەکا ئێستا ڕێ ئەوە قسە دەکەین دنیا خراپ دەکەن ئەدی ئەگەر بڵێن نەچی دەبی چ
بکاتن بەڵێ. خۆ قانونیان نابی بچیتن لەبەرەوەی پیش پۆستێکی ڕسمی حکومی نیە بۆ دەشتە ئێران و هەموو گەورە باشە. بەرپرسانی ئێران دەبینیتن دوا بۆ ئەو پرسیار- پرسیارە لە خۆیان ناکەنەوە بڵێن دەست ئێمە خۆش. دەمانەوێت دەست پەیوەندەکان خۆش. نیشتیمانی بن پرسیارم بۆ کاک بۆ برزۆ. وا دەکەن بۆ لە کاک خۆیان برزۆ. ناپرسنەوە کاک برزۆ کەواتە ئەمە- ئێمە دەتوانین ڕێ لێ بگرین ئەگەر- ئەگەر ئەگەر- پەیوەندیەکانی بەڵێ. هەرێمی کوردستانی نیشتیمانی نابێت یەک جملەی پێ بوو 3000 دووبارێک کردەوە سەردانەکە کاک نوشروانە دەبانەوە ئەگەر ئەم ئەوە- سەردانە بەناقانونی لە قەڵم دەدەی ئەمە یەک سەردانە ئەو هەزاران سەردانی پارتی چەندی ساڵی ڕابردوو کوردی دەبێ پارتی حکومەتی وەک دەبێ حزبەکە دابخرێ کاک مەسعود ئەگەر ئەوە ناقانونیە ئەمریکا کەواتە زۆر بەشی دی دوا پرسیارم بۆ سەرۆکی هەرێمە سەرۆکی هەرێمە چی لەگەڵ دابی ئەو مخەوەلە چی لەگەڵ دابی لە بیر نەکەی سەرۆکی هەرێم بەخۆی تیمەکەی دروست دەکات چی لەگەڵ دەچیتن بەڵام سەرۆکی هەرێمە لە بیرت نەما نەچیتن بەرنامەکە کۆتایی پێێنم بەس یەک پرسیار کاک برزۆ یعنی تەوەری بەرنامەکە لاچوین ئەمەلی یەک پرسیار ئایا وڵاتانی ئەقلیمی ئێران و تورکیا ئەتوانن فشارێکی گەورە لەسەر ئەم حکوومەتی هەرێمی نوێ دروست بکەن بۆ پێکێنانی لەسەر پارتە سیاسیەکان ئایا پارتە سیاسیەکان تا چەند ئەبێت ینی وەڵامدانەوەیان هەبێ بۆ کاریگەری و فشاری ئەم وڵاتە ئەقلیمی جارمانە نەمانێ ئەو هەڵبژارنە هاوچێشە ڕقمیەکە و هاوچێشە سیاسەکەی گۆڕیوە دوو ئێمە دەبێ هەمومان ئیمانمان بۆ بێ کە دەبێ پەیوەندی بتەومان لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ وڵاتانی جیهانی هەمویان هەبێ بەڵام وە کووتمان لەسەر هەندێک پرەسیب و پێوەری هاوبەش پاراستنی شکۆمەدی هەوەردوولا پاراستنی هاوبەشی هەردوولا بە سیرکردنی مواتنی ڕقمیەک هاوڵاتی ڕقمیەک بۆ هەردوولا لە هەمووشی گرنگتر شەفافی ئەم عیلاقاتانە پارتی بۆی نییە بێ ئەجێندا عیلاقات لەگەڵ تورکیادانێ یەکێتی بۆی نییە بێ ئەجێندا عیلاقات لەگەڵ ئێراندانێ ئەوە دەبی ئەو پێکاتە سیاسیانەی کە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان لە دەسەڵات بەشدارن ئەوان پێکات ئەوان ئەو پلانەدانن ئەگە باش بوو هەمومان لێ مەسولین ئەگە خراپیش بوو هەمومان علی مەسولین بۆیە ئێمە ئیمانی تاوامان بەوە هەیە پەیوەندیەکان لە ڕێگای مؤسساتی نیشتمانی دەبێت لەگەڵ هەموو وڵاتەکان پارێزراون. سوپاسی ئامادەبوونتانەکەم شادمان مەلا حەسەن کادیری پێشکەوتوو یەکێتی نیشتیمانی کوردستان فەرحان جەوهەر کاندیدی براوەی پارتی دیموکراتی کوردستان برزۆ مەجید کاندیدی براوەی بزوتنەوەی گۆڕان زۆر سوپاسانەکەم ئازیزان تا گفتوگۆیەکی دیکە هەر شاد بن خواتان لەگەڵ.